گفتوگۆ لەسەر شێوازی مامەڵەکردنی دراوەکەین و ئەو کاریگەریانەی کە ئێستا هەیەی ئەمەش بێگومان لە هەموو جیهانە بە شێوەیەکی گشتی ڕنگدانەوەی هەیە ئیتر بەهۆی جەنگەوە بێت یاخۆ بەهۆی هەر بارودۆخێکەوە بێت وڵاتەکان بەهۆی دابەزین یا خۆڵکشانی دراوە کۆمەڵە گرفتیان بۆ دروستە بێت. ئێمە گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک نەوزاد هەمەوەندی پسپۆری ئابووری کە ئێستا ڕاستەو خۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوەی خۆشەویستەوە لەگەڵمانەیە. کاک نەوزاد سڵاو لێبێ و بەیانی باش. ئەم کاتۆ باش بە کاک نەوزاد. بانی هەموو کاتێکتان باش و بەیانی هەموو لایەکتان ساغ و سەلامەت. زۆر سپاس بۆتەوە. بێگومان ئەم تەوەرەی ئەم ڕۆمان ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بەوەی کە بینی ئێستا لەسەر زۆرینەی شاشەی میدیاکانەوە لەم شەوە کە رووسیا جەنگی هەڵگیرسان بەرامبەر ئۆکراین ئەبینی گۆڕانکاری ئابووری زۆر ڕوویە ئەو سەپاندنی ئەو سزانەیە کە ئەمریکا وەکو وڵاتێکی زلهێز ئەم ئەسەپێنێت و وەلەوانەیە دراوەکەیان دابەزێت. ئایا ئەم گۆڕانکاریانە تا چەند کاریگەری لەسەر خەڵک و هاوڵاتی بەجێ ئێڵێ و ئەم گۆڕانکاریە بە بۆنی جەنگەوە بیاخۆر بارودۆخێکەوە بێ چ لێکەوتەیەکی خراپیە بێت؟ بەڵێ جەنگ لە خۆی لە خۆیدا لە هەموو وڵاتێک کە سەر هەڵدەدا یا بەرپا دەبێ کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لەسەر وڵاتەکە و لەسەر دەوروبەری وڵاتەکانی تریشدا ڕنگ دەداتەوە. بە تایبەت رووسیا کە ئەندامی ئۆپیکە و کاریگەری دەبێت لەسەر جەنگزانی رووسیا بۆیە هەر ئەمەش بووە هۆکارێکی ڕاستەوخۆ خێرا کە نرخی یەک بەرمیل نەوت لەمڕۆدا بگێتە $102 و چەند سنتێک. ئەمە وا لە بازاڕی جیهان دەکا کە داواکاری لەسەر نەوت زیاتر بێ و شێوازی بەدەستهێنانی نەوت ڕەنگە لەمە دوای کێشەی بۆ دروست بێ و ئەم حالەتانەژوا دەکات لە هەر وڵاتێک کە جەنگ دروست دەبێ ڕاستەوخۆ دراوی ئەو وڵاتە نزمبوونەوەک بەخۆیەوە دەبینێ و بارودۆخی ئابووری ئەو وڵاتە تێک دەچێ و کاریگەریشی دەبێت لەسەر وڵاتە دراوسەکان. زۆر باشە کاتە کاک نەوزاد بە شێوازێکی گشتی با پرسیاری ئەوە بکەین با بزانین گۆڕانکاری بۆ نمونە نەوت لە نرخی نەوتا لەگەڵ دۆلارە بە شێوازێکی گشتی ئەم دوانە چ پەیوەندیەکیان بەیەکەوەی لە کاتێکا کە دۆلار بەرز بێ ئەشێ نەوتیش بەرز بێ یاخود بە پێچەوانەوە ئەم پەیوەندیان چۆنە نەوت و دۆلار چ پەیوەندیەکیان هەیە بەیەکەوە؟ بەڵێ ئێمە وەکو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ڕوئیایەک لە لامان دروست بووە کە هەست کاتێک نرخی دۆلار بەرز بێتەوە نرخی نەوت بەرز بێتەوە ڕاستەخۆ دەبێت نرخی دۆلار نزم بکەینەوە کە نەوت بەرز بووە دۆلار نزم بێتەوە. خۆی لە خۆیدا لە ڕۆژانستێکەوە تا ڕادەیەک دەتوانین بڵێن ڕاستە. بەڵام حکوومەتی عێراق ئەگەر ورد ببینەوە لەسەر کێشە داراییەکانی حکوومەتی عێراقەوە ئاگادارین لە ساڵەکانی کۆتایی 2020 عێراق کەوتە بارودۆخێکی زۆر ناهەمواری ئابووری کە لە لێواری مەرگ بوو لە ڕوخان و داڕمانی ئابوووریەکەی بوو بە ناچاری پەنای برد لە بۆ بەنقی مرکزی و بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی. ئەمەش دوو هۆکار بوو. یەکەمیان کەمبوونەوەی احتیاتی دراوی بیانی بوو کاتەیە دەجی دراوی بیانی کەم بووە لەبەرەوەی لە کۆتاییەکانی ساڵی 2020 حکوومەتی عێراق توانای دابشکردنی موچەی موچەخۆرانی نەبوو پەنای بردە بۆ بانقی مرکزی کە لە احتیاتی ئەم دراوانە لە بیرمە لە کۆتایی ساڵەکانی 2020 12 تریلیۆن دیناری سەحب کرد و لە دواتر لە گوژمەی دووەمدا 14 تریلیۆن دیناری تری سەحب کرد. ئەگەر ئەم بەردەوامیە هەبوایە و ئەم کورتێنانە بە بەردەوامی لە بودجێ گشتی هەبووە کاتە عێراق دەکەتە داڕمانی تەواوەتی ئابووری بۆیە بە ناچاری پەنای بردەبەر بانقی مرکزی و ئەم بڕیارەی بانقی مرکزی بووە فریاد ڕسێک بۆ دەرباسکردنی حکوومەتی عێراق کە بگەێنێتە کەنارێکی نیمچە ئارام ئەویش بڕیارەکەی بەرزکردنەوەی نرخی دۆلار بوو و کەشێکی تر و هەلێکی تری زێڕین کەوتە بەردەمی عێراق بە بەرزبوونەوەی نرخی نەوت. ئەمەش وای کرد بەشێک لە بودجەی گشتی پڕ بکاتەوە و بەشێک لە داهاتی حکوومەتی عێراق زیاد بکە و دراوی یەدەجی بیانی لە بانقی مرکزی بەرز بکاتەوە لە خلالی نزیک ساڵێک تا کۆتاییەکانی 13
لە 13/12/2021 بە مانشێتی گەورە حکوومەتەکەی کازمی و بەنقی مرکزی لاف و گەزافی ئەوە لێدا کە بە ماوەیەکی کورت توانیان 12 ملیار دلار بخەنە سەر احتیاتی بەنقی مرکزی کە دراوی بیانی پێدەن. ئەمە خۆی لە خۆیدا ئینقازێکی گەورە بوو و قەبزەیەکی گەورە بوو کە حکوومەتی عێراقی لەو بارودۆخە ناهەموارە گیان بە کەنارێکی نیمچە ئارام. زۆر باشە کاک نەوزاد، ئەوە چەند ڕۆژێک لەمەوە پێش هەوڵێک هەبوو لە عێراقا بۆ ئەوەی کە بەهای دینار بەرامبەر دۆلار بەرز بێتەوە. ئەم هەوڵە زۆر گفتوگۆی لێکەوتەوە. ئایا ئەم بەهای دینارە ئەگەر بەرز بێتەوە چ لێکەوتەیەکی بێ بۆ هاوڵاتیانی عێراق و تا چەند سوودمەند دەبن؟ ئەگەر بەرز نەبێتەوە ئایا ئەم شێوازی مامەڵەکردنی دراوە لە ناو بازاڕەکانی و لە شارەکانی عێراقا چ گرفتێ بۆ هاوڵاتیان دروستەکات؟ بەڵێ ئێمە لەبیر نەکەین حکوومەتی عێراق بەم بارودۆخە و بەم بەرزکردنەوەی نرخی دۆلار و بەرزبوونەوەی نرخی نەوت کە عێراقی گەیاندان بارودۆخەی ئێستا تۆزێک باشترە لە پێشتر و لاف و گەزافی ئەوەمان لەسەر دەن کە ئێستا بانقی دووەلی توانیوێتی لە بارودۆخێکی پێشتری ناهەموار کە یەدەجی نەوتی گەیشتە 40 ملیار دلار. ئەمە زەنجێکی ترسناک و کارەساتبار و بەرامبەر بە عێراق بۆیە پەنای بردە بەرزکردنەوەی نرخی دۆلار و دواتر ئەو هەلە زێڕینەی بۆ ڕەخسا کە نرخی نەوت بەرز بووە. ئێستا ناتوانانی نرخی دۆلار لە ماوەی چەند ساڵێک یا لە ماوەی چەند مانجێک بتوانێت ساڵێک و چەند مانجێک بڕیارەکەی خۆی بگۆڕێتەوە بە بڕیارێکی تر. ئەمە ئینقازکردنی حکوومەتی عێراق بوو. ئیستا بەنقی مرکزی لە دواساتەکانیدا لە سایتی فەرمی خۆی بڵاوی کردوتەوە کە یەدەجی درای بیانیان گەیاندە 64 ملیار دلار و جارێکی تر حکوومەتی عێراق و بەنقی مرکزیش ئەم هەلە لە دەستخۆی نادا بڕیارێکی تر دەربکا بۆی نرخی دۆلار نزم بکاتەوە، چونکە چ زمانێک هەیە کە نەوت ڕاست ئێستا 100 دلاری تێپەڕان، بەڵام چ زمانێکەیە بەیانی نرخی نەوت دانە بەزێتەوە و ئەگەر بەنقی مرکزی بڕیارەکەیدا لە نزمکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی ئەی بەیانی ئەگەر تووشی ئەو کارەساتە بۆ چۆ ئینقازی تر بکاتەوە. باشە کامە چۆن ئەم کارە بکاتەوە؟ ئێستا زیانی بۆ هاوڵاتیان زیاد کردو، یانی ئێستا گفتوگویەک هەیە جموجۆڵێکەیە هاوڵاتیانە چون پارەکانیانەکەن بە دۆلار یاخود دۆلارەکانەکەن بە دینار. ئەم ئاڵ و گۆڕکردنی دراوە لە پێناوی ئەوەیە گەڵێک لەوانەیە دینار بەرز بێتەوە بۆی قاچاسێ بکەین. ئایا تۆکو پسپۆڕێکی ئابووری ئەمە زیان بە هاوڵاتیانە گەێنێ یا خوسوودیان پێگەێنێت؟ هەر لە سەرەتای بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی گەورەترین زیان بوو بە هاوڵاتیان و موچەخۆران بە تایبەتی گەیەندرا واتە ڕاستەوخۆ لێبڕین و کەمکردنەوەی موچەخۆران بوو. بەڵام لە ئێستادا لەگەر بەرزکردنەوەی ئەو ڕۆژەی بڕیاری بەرزکردنەوەی نرخی دۆلار درا ڕاستەوخۆ شتومەکەکان لە بازاردا ڕاستەوخۆ گران بوو، لە خلالی 24 سعات هەموو کاڵاکان گران بوو. بەڵام من دڵنیاتان دەکەمەوە ئەگەر بانقی مرکزی نرخی دۆلاریش نزم بکاتەوە تا چەند ساڵی تریش تا 2-3 ساڵی تریش ئەم گرانیە بەردەوام دەبێ. ڕەنگە بازرگانەکانی ئێمە هەندێک لە بازرگانەکانی ئێمە توانای ئەویان نەبێ ڕاستەوخۆ نرخەکەی کەم بکەنەوە و ڕەنگە ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە هاوڵاتیان دەیە بە هەمان ئەو نرخەگرانە ئێستا بیان دەتێ بە مەهانەهێنانەوەی کە کاڵایەکان کۆنە لە سەریان بە نرخی کۆن لە سەریانە و ڕاستەوخۆ زەرەری لە بۆ هاوڵاتیان هەیە لە نزمبوونەوەی نرخی دۆلاریشدا و من تکام لە هاوڵاتیان هەیە تا بە گوێ لە خەڵکی سیاسی بگرن لە ڕووی ئابوووریەوە حاڵە ئابووری و داراییەکەیان لەمە خراپتر دەبێ. ئێمە ناکرێت گوێ لە تویتێک بگرین کە بەڕێز موقتەدا سەدر تەدەخولە لە بانقی مرکزی دەکات بۆی نزمکردنەوەی دراوی بیانی وەکو دۆلاری ئەمریکی. من دڵنیام ئەو بانقانە کە دراوەکان دەگۆڕنەوە هەمویان سەر بە ئەحزاب و سەر بە و کوتلانەنا کە سوودمەندی یەکەمن و هاوڵاتیان زەرەرمەندی یەکەمن لە گۆڕینەوەی ئەو نرخی دۆلارێک کە دادەبەزێت هەمووی سەفقاتەوە بۆ کڕینەوەی بەشێکی دۆلاری بازارە بە نرخێکی هەزارتر لە 146. زۆر باشە کاتە کاک نەوزاد، زۆر کات ئەومان بەدی کردووە لە هەندێک لە وڵاتانە بازرگانەکان زۆر کات پەنا بنە بەر هەڵگرتن و
شارنەوە کۆکردنەوەی ئەو دۆلارانی کە هەیەە بۆ منە لە کاتێکای خەنەوە بازار کە نرخی دۆلار بۆ منە بەرز بوو بێتەوە. لێرەدا زەرمەندی یەکەم کێ بێت هەروەها ئەو کاریگەریانی کە لە ناو بازارە دروستیەکان لەم ڕێگایەوە چییە بێت؟ بەڵێ زۆر جار ئەم تویت و ئەم لێدوانە چاواشەکاریانە زۆر جار دەکرێت لە پێناوی کڕینەوەی نرخی دۆلارە بە نرخێکی هەرزانتر کە نرخی حەقیقی بەنقی مرکزیە. ئێمە هاوڵاتیانی خۆمان دەبێ وشیار بکەینەوە تەنها گوێ لە وتارە فەرمیەکانی بەنقی مرکزی بگرێت لە پێناوی بەرزکردنەوەی یان نزمکردنەوەی نرخی دۆلار و دڵنیام لە بەرەوەی بەنقی مرکزی تازە بڕیارەکەی داوە لە کۆتاییەکانی ساڵی 2020 سەرەتاکانی 2020 و ناتوانێت لە ماوەی ساڵێک و چەند مانجێک بتوانی ئەم بڕیارە بگۆڕێتەوە ڕاستەخۆ لە دەستدانی ئەو متمانە و سیقەیە کە بە هاوڵاتیان بە بانقی مرکزیانەوە لە ئەوەش لەبیر نەکەین کە بانقی مرکزی تەنها بڕیارەکان لای خۆی نییە و خۆی تەنها ڕاستەوخۆ هەموو بڕیارەکان ئەو تاوتوێی ناکە و بڕیارەکە لەسەردا تەسیرات و کاریگەری بانقی دووەلیشی لەسرە. ئێمە لەبیر نەکەین بانقی مرکزی لێدوان و لەژێر ڕۆشنایی ئەوامرەکانی بانقی دووەلی دەڕوە و لە خلالی لە کۆتایی مانجی 12 2020 تاکو و سێزدەی 22 نۆی 2021 عێراق توانی 140 داهاتی خۆی بگەێنێتە احتیاتی دراوی بیانی کە ئەمە قازانجێکی زۆری حکوومەتی عێراقا بەڵام لەسەر شان و لەسەر بار و گوزەرانی خەڵکی وڵاتەکە و بار و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران بە تایبەتی. دەستەکانی خۆش بێ سپاس بۆ کاک نەوزاد هەمەوەندی پسپۆڕی ئابووری کە ئەمڕۆ ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری و لێرە و لەگەڵمانە بووی. سپاس بۆ بۆچوونەکانت. خۆش بێت.